ژمارەیەک لە چالاکوانان هاتوونەتە بەردەم بینای پارێزگای سلێمانی دژی گرانی نرخی کارەبای 24 کاتژمێری گربوونەتەوە داوای ئەوە دەکەن ئەو نرخە چاپ بکرێت یاخود کەم بکرێتەوە. دەچمە لای چەند کەسێک لەوانە سڵاوتان لێبێ داواکاریەکانی ئێوە بە دیاریکراوی چییە؟ بەڵێ طبعاً ئێمە لێرە کۆبووینەتەوە هاتووی بەدەم ئەم بانگەوازەوە کە دژی ئەم پرۆژەی سەپاندنی کارەبایە کە بە شێوەی سعرێکی زیاد بەسەر خەڵکە سەپێنرێ ئێمە لەوە ناڕازین کە گرانکردنی سعری کارەبا بۆ شێوەی کە هەیە شتێکی نادات پەروەرانەیە. طبعاً سعری پێشوو بۆ هەموو کەس ئاشکرایە کە یەک وحدە بە 18 دینار و بە سعری مەدعوم بوو. پرۆژەی کارەبا و پرۆژە خزمەتگوزارەکان لەم جۆرە وڵاتانەیە هەمووی بە سعری مەدعوم و پاڵپشتی کراوە درێ بە خەڵک، بەڵام ئەوەی هەیە ئێستا کە حکوومەت خۆی لەو ئەرکە گرنگە دزێتەوە تەسلیمی کۆمپانیایەکە بێگومان کۆمپانیاش بۆ سعرە گرانەی بەوازەحی دەرەکەوێت کە بازرگانیەکی گەورە بە گیرفانێکی بەتاڵی خەڵکەوەکەن ئەو خەڵکەوە ئیمکانیەتی مادی نییە بتوانێت لە ئاستی ئەو سعرە گرانەیە بێ و ئێمە کاتێک باسی حکوومەت و حکوومەتداریەکەین ئەگەر مقارنەی دەوروبەر بکەین ئەزانین کە حکوومەتەکانی دەوروبەر لەو مەسلەی خزمەتگوزاریانیا چەند ئاسانکاری بۆ هاوڵاتیانی خۆیانەکەن. ئێمە نامانەوێ کردی گشتی ئاوا بە تەواوەتی بکەوێتە دەستکردی تایبەت و ببێتە مەسلەیەکی بازرگانی سەرف بە گیرفانی خەڵکەوە. داواکارین ئەو سعرە کەم بکرێتەوە و وحدەی کارەبا چەنی تێئەچێ بۆ سعرە بدرێتەوە بە خەڵک نەک بە سعرێکی 3 قات و 4 قات بە خەڵک بدرێتەوە. لە لایەکی تر داواکارین کە حکوومەت پاڵپشتی پرۆسەی مەسلەی وزەی خۆر بکە ئەو وزەیە کە وزەیەشی پاکە هەم پارەی بۆ سەرفکاوە بە قەرز یا قەرزی بێ سوود قەرز بدرێ بە خەڵک بتوانێت و پرۆسەیە بەڕێوە بەرێ و هەم بتوانێت بە شێوەیەکی باش سوود لە کارەبا ببینێ و هەم نەبێتە بارگرانێکی گەورە بەسەر جیرفانەوە. دەستپاس بە بەڕێستان پرۆژەی ڕووناشی گەشتۆتە ماڵی ئێوە؟ نەخێر نەگەشتۆ جارێ. تەسەورەکەی چۆن بێ لە لای ئێوە؟ تەسەورەکەم ئەمەش بە شێوەیەکی کە داتەکانی گیرفانی خەڵکە لە دنیاە کارەبا یەکێکە لە سێکتەرێکە لە سێکتەرەکانی خزمەتگوزاری و دەبێت بە سعری مەدعوم بێت. بەڵام لێرە ئەمان ئەیانەوێت لە ڕێگەی کارەباوە تۆڵەی ئەو هەموو باج و خەراج و نەوتفرۆشی کە لیان سنراوەتەوە ئەیانوێت تۆڵەی کارەبا تۆڵە لە خەڵکن و لە ڕێگەی کارەبا و چەند سێکتەرێکەوە. ئەگەر وەڵامتان نەدرێتەوە ئێوە هەڵوێستان چێ بێ؟ وەڵای ئێمە هەر داواکەین بەڕاستیەکەی ئێمە شاری سلێمانی تەبعەن هەر کارەبا نییە قوربان ئەگەر بۆ نمونە ئەگەر بنزین گرابێ شتی بازار گرانە بێت کارەباش گران بێت دوکاندارەکەش گرانە بێت بازار هەمی گرانە بێت لەلای ینی تەسیرەکاتە سەر هەموو سێکتەرەکان کابرای دوکاندار و بازار هەموو شتێک گرانە کاڵی کارەباکەم گرانە لە فیتەرێکەوە لە دوکانی تۆڕەچی هەیە ئەگەر زۆر بکەوێت لەسەر ئیشەکەی گرانەکە لەبەرەوە داواکارم لە حکوومەت بەڕاستیەکەی یەکێ لەو سێکتەرانە کە کارەبایە ڕۆژان تۆ ناتوانانی بجەمیدەکە بژێنیت تۆ ناتوانانی سەلاجەکە بژێنیتەوە بەڕاستیەکەی لەبەرەوە ئەو وحدە تا زیاد بکات بەڕاستیەکەی پێ بشنەوە چونکە میلەت نابێت لە میلەت دابڕن ئەبێ میلەت پشتگیری ئەم دەست حکوومەتەکە حکوومەتیش بە هەمان شێوە لە کۆمەڵ هێشتا بە ببەخشێ لە شتێک کۆمەڵ هێشتا وەریگرێت. دەست خۆش بەخێر بێت. بەڵێ ئەوەی کە ئەیبینن لە ئێستا داماگیربوونەوەی چەندی چالاکوان و چینی توێژە کە ئەمڕۆ هاتوونەتە بەردەم بینای پارێزگای سلێمانی کە بەرامبەر دژی نرخی کارەبای 24 کاتژمێری ئەمان گیربوونەتەوە و داوای کەمکردنەوەی نرخەکە داوای پێداچوونەوە دەکات.